سڵاوتان لێبێت ئێمە لە عربەتین بەردەوام گوێبستی شتێکە بین کاتێک کە باز لە دووپشکەکەین ئەڵێن عربەت بە دووپشکە ڕەشە ناسراوە. ناوبانگی بووە بە خراپی دووپشکی. ئەو دووپشکە تەمان ماناوە ئەوسا خۆڵی زۆر بوو، خۆڵە بۆ خۆڵە بەتانی وا بوو، ئەویش تالب بەوەیش بوو. دووپشکە ڕەشە دووپشکە زەردەیشی بوو بەخوا لەو ڕەشار خراپتر بوو. وڵی من بەتان تەنان بە برایەکی خۆمیەوەدا. سەر قەڵاکە پڕەبێ لە 1000 پێ و دووپشک. دوانم دیوەیەکێکیان بە بووکەکەی خۆمیەوە تازە ژێناومان. وەڵای دووپشک 1000 پێ و 1000 پێشە بینی؟ دایەتی بە زەرام دووپشکەکە ڕای کردو. دووپشتی عربە بەڵێ بینەوە کوشتومە لە قەبرستانەکە. دووپشکە تەمان ماناوە ئەوسا خۆڵی زۆر بوو، خۆڵە بۆ خۆڵە بەتانی وا بوو، ئەویش تالب بەوەیش بوو، تەنان بە برایەکی خۆمیەوەدا. وەڵا ئەمی خوای کرد. هەر بە دووپشکەکە؟ هەر بە دووپشکە ئەمی خوای کرد، چونکە کە بنەوە بۆ خەسەخانە وتیان کاکەمە دووپشکەوەی داوە. دووپشکەکە چ ڕەنێک بوو؟ بەخوا نەماندی شەو بوو. بەس ناوبانگی بووە بە خراپی دووپشکی. دووشی عربەت. ئەرە وەڵا دووپشکە ڕەشە دووپشکە زەردەیشی بوو بەخوا لەو ڕەشار خراپتر بوو. کابرایەکی هەولامی هاتە ئێرانە ئەلە بە مزگەوتە وتبی وەڵایی بەسەر کەرەکەەوە دانا بەزمە تاکو بەیانێکی ترساو لە دووپشک وەڵای ئیرادێ ئەوخوادا بە کلاجی کەوتووە خوا کە دا بەزی بۆ خوارەوە لەخوا پێوە دابوو دووپشکەکە کەوتە خوا چوو بۆ کلاسەکە وەڵا ئەمی خوای کردبوو هەر بە دووپشکە؟ ئارە وەڵا نا دووپشکەکە زانی مەسەلەشی عربەت خۆی زۆر کۆنە زۆر لە هۆک باسیەکان زۆر کۆنە لەویتر لە ئەو لەو ئەساسەوە کە هاتوو ئەو دووپشکە هەر بووە ئێستا بەس لە منتیقیانی ئەو لا بڕۆی قەبرستانەکە و قەڵایەکمانە لای قەڵاکەوە کە لاوە کۆن و شتانە دووپشکەکان لەوە پێیاوەی نا ئەم گەڕێی خوارەوەی سنیەتی ئەمە قەڵاوشتەلی ماوە ئارە وەڵا بە ئەو گەڕەکانی ئەو ماڵای نزیکی ئەون ئیتری کە هەرشەوێ بابێ هەرشەوێت تۆزە ڕەشە باوشت بێت بینن کە بابوو ئەو یێتە دەرەوە بە زۆری کاتی ئاگری نەورۆز دەکرێتەوە لەسەر قەڵاکە مناڵان بەجلی کوردیەوە چنە سەری تر سەر قەڵاکە پڕەبێ لە 1000 پێ و دووپشک هەمووی بەجلە کوردەکانەوە ئاڵەت و پێویانە دەدا. خۆ بینیتە دووپشک؟ باڵێ خۆی کونی پچکۆلانی تیا بە گولەیە نەدەرەوە کوونەکان پڕن لە 1000 پێ و دووپشکە. ئەرە وەڵا دوانم دیوەیەکێکیان بە بووکەکەی خۆمیەوە تازە ژێناومان. ئەی عەزەتیە؟ بەخوا ڕانی سلێمانیان کرد لە خستخانەی ئێرەوە حامیلە بوو لە حەماما پێوەیە بوو لەناو حەمامەکە بوو دووپشکە بە خاولێکەوە بوو نەوەڵا چاوی لێنە بۆ خۆشی نییە زانی تەلەفۆنی بۆ شوەکەی کردبوو شوەکەی لێوە تەلەفۆنی بۆ من کردەوە دایە بەخوا شتێوایەتی بە ژنەکەەوە بچۆ بزانە چیەکە چون دووپشکەکە بوو بە خاولێک نەوەڵا ئارابووی ئایبنێ بێ بەم داسکە و کەلەکەی وارێ وەڵا شەشکو لە خوا بە زیابی ئازاریەوە نێ نەبوو دووپشکەکە چ ڕەن بوو ڕەش بوو؟ وەڵایی من وتم ڕەشەکە چی مناڵەکان وتیان وەڵا دایە زەردە لە دووپشک نەترسی؟ وەڵا بێشترسین دەسڵات هەیە لێتی عربەتە عربەت بە زوانیە ڕەشەشی وانە کە خەڵباسێکە وەڵا ئەمە خەتەرە زۆر مشکلە دووپشکۆمانە نییە مشکلە ئیش و کاری ترە خۆ هەشەدا دووپشکەکە نیە. وڵی تر کەوتە حاڵاتی مردن بردیان بۆ سلێمانی ئێستا وەکو ئەوسانی ئەوسا داوە دەرمان و دەرزیژنەوە چی پێواوە یا کوشتێت یا شتێکی لێ کردووە شتی بیایەتی بە برایشی منەوە بەڵێ ئەوە وا بوو یاتی بە برایشی تۆ بەڵێ ئەمری خوای کردو لە هەفتاکە لە تقریبا هەفتاوەش بۆ هەفتاونەوە بوو لەو دەورەیە وارە وڵا کوشتی. ئێرە ئەو قەڵایە کە ئەو دوو بەڕێزە باسییان کرد کەوتیان لەم قەڵایە دووپشی لێ و مناڵێکیش باسی لەو کرد کە لەم قەڵایە چەند کونێکی تایە دووپشک و 1000 پێ یاخود چەند زینەوەرێکی تر لەو چاڵانەیە خۆیان شاردوێتەوە و بە گەرما یاخود لە کاتی ڕەشەبایە یێنە دەرەوە. ئێرە ئەو قەڵایە کە دووپشکە ڕەشی عربەتی تیاکۆبەتەوە لەگەڵمان نابن ئەگەر توانیمان چەندیمەنێکی دووپشکەکانتان پیشانەین خۆگە فریا کەوتین بتوانین
لە کوونەکەەوە تەسوویری کەین وێنەی بگرین ئەمە فرسەتێکی باشە لەگەڵمان نابن شتێ بگرم بەدەستەوە ئابارە دوو پشەکە تۆ ناو ئەو چاڵەوە باڵێ بەڕێزان ئەمە شەکە لەو چاڵانی کە ئێستا وابزانام ئابار پیا نەکەوت ئێستا لەناو ئەم چاڵەیە بوو من بە تەنەکەکە وای دیەکەم ئەڵەن زۆر خەتەرە دوو بشکی بینیوە لەم ناوەیە ئەرەوەڵا دوو بشکیچی ڕەش پیر ئەگە دوو بشکەکە ببین چیەکەن ئێوە وەڵا ڕاهی گەورە دوو بشکەکان ئەرەوەڵا بچووک و گەورە لەکوێ خۆیانشانەوەم چاڵوشانەیە بەخوا نازانم ئەڵەن لە چاڵشتی وای خوانشارنەوە وای نازانم ئەو مناڵانە شات ناگەیان لە خۆیان بێ بڵێ نێنە سەرەوە چونکە دوو بشکی لێ وەڵای دوو وشک و هەزار پێ و هەزار پێشە بینیت ئەرەوەڵا چیاکان تەمێنتانە ئەرەوەڵا لەکوێ بینیتە لەکوێ دوو پشک لەو دەشتە بینەوە ڕەشیشە بینیوە لەکوێ ڕەشە بینیوە دوو پشتی عربە بەڵێ بەڵێ وەڵا دوو بینەوە کوشتومە لە قەبرستانەکە وها پێوەی داوە هەزارە کوشتێتی لەن ئەو چاڵانە خۆیان نەشارنەوە زۆری تیایە وەڵا ئیتر بایانێنێ دیتە ناو گەڕەکەکانەوە ئەرەوەڵا تا هەسە دوو جار بینیمە هاتوتەم ناماڵیەوە بەڵێ بەس زانی دوو بشکە بەسەر مایکەکەمانە بەڵێ سە خەبرانە ئێساگە ئێمە بڕێن نایەوە دوو بشکە بینین وەڵای ئیتر جای وایە بینی من ئاو بر بۆ قەبران دارەکانی باوکم ئەودا دوو بشی لە قاش بە مڕ بەخات نازەکە کوشتم بەڕێکەکەم هەڵدا ڕێک دوو بشەکە لەژێ بەدەکا بوو کوشتە وەڵا کوشتم بە خات ناس وتم نای کوشتم یەکەمە ناو دەبوو ئێمە شەن دایکمەوانێم لێرا بای ئەیەنیە دوو پشت لێرا زۆرە بەس لە بەقەر قەبستانەکە زۆر نییە قەبستانەکە زۆرتری تایە جوڵی کردێ خاگراستمە چۆنی بەدەست کرد چۆنی بوو کلکی ئاوا بوو هاتوو بوو ئەوە هاتوو بوو ئێستا خۆڵەکەشتان پێ بشینم لە خۆڵەکەیە هەڵبەتە زای لە خۆڵەکە تێماوە سلام علیکم بەخێ بیاخۆ ئەمە قەبرەکەی خوا لێ خۆش بووکتە ئەراوەڵاوە قەبلەکەی باوکمە خۆ ئافریکا و خوا لێ خۆش بێ ئافریکایە خوا باش لەکوێ دوو بشکەکە بینی وەڵا ئالێنانە دیم بەدەکەمە داوە ئەوە خۆڵەکەیە یاوتە بەسەریا ئیتر نادام لەو خۆڵا بێنیانە ئاباجان ئەگەر وێنەی بگریت ئەڵێ ئەمە ئەو خۆڵەیە کە ئەمە بەسەریا ئەگەر دارێکمان لا بێت بۆی کە ئەو خاکە نازە بێنە ئەێسا دوو بشکەکە لێوێ هەروانێ وەڵایتە وازم لێ وەڵایتە بەردێ ئەوای لاتوە لێیا کوشتم خۆڵم دابوو بەسەریا کرم خوادیە باش ئەم دوو پشکە چۆن کوژێ سا کە ئاوا کرم هەمووی خواردووە وەڵا برای بەڕازەکەم دارەکانم ئاو دایتر دەژێ بەدێکا بوون هیتر دەجێ بەرە بە خۆڵەکەم ماڵی ڕێک ئەوە خات نازەکەم ئاوا پیادا هیدە کوشت وتم بە خۆڵەکە کردمانە نەمێرا فڕێ بەم ڕەمدە دەرەوە وتم بەقا لەسە پێم وەیە ئەڵێن زاڵم زەواڵی بووە بێت کە ئەم برادرەمان دوو بشکەکەی کوشتووە لێرە با بڵین خۆڵشتیەوە بەسەریا لە پاش ئەوەوە کرم و با بڵین حەشەراتوانە لاشەی دوو بشکەکەیان خواردووە دوای ناوبڕێکە گەڕێن وەلاتان لەگەڵمان نابن دوور مەکەونەوە